بەڵام سنوور دیارە کۆبنەوەکە تاوکو ئێستا دەستی پێ نەکردووە سەرباریەوەی ژمارێکی زۆر لە پەرلەمانتاران چونەتە نێو هەوڵی کۆبنەوەکە و چاوەڕان کە ڕێژەی یاسای کۆبنەوەکە تاو بێ بەڵام تاوکو ئێستا تاوە نەبووە بێ زانیاریەکانیش تاوکو ئێستا دەوڵەتی یاسا پەرلەمانتارەکانی نەچوونەتە ژوورەوە و دووسێ پەرلەمانتارێکیش کە سەربەخۆن ئەوانیش بە هەمان شێوە نەچوونەتە کۆبنەوەکە من لەسەر قسەکردنی ئەو بابەتە چوە لای وەرە دکتۆر نەرمی معروف کە پەرلەمانتاری لەژنەی داراییەوە دوێنم دکتۆر ساڵتان هەبێ وەکو لەژنەی دارایی دوێنێ کۆبنەوەیەکتان کرد کۆبنەوەکە 15 پەرلەمانتاری لێبوو سەرۆکی لەژنەکەشتان ئامادە نەبوو هۆکار چی بوو؟ دیارە بۆچوونی جیاواز هەبوو سەبارەت بەوەی کەوا یاسای بودجە وەک خۆی پەسەند بکرێت یاخود گۆڕانکاری تیا بکرێت ڕای زۆرینە لەگەڵەوە بوو کە بودجە وەکو خۆی پەسەند بکرێت و دەسەڵات بدرێتە سەرۆک وەزیران بۆ زیادکردنی بڕی 2 تریلیۆن دینار بۆ پشکی پارێزگاکان جیاوازەکە تەنها لەسەرەوە زۆر باش کاتاوان ئامادە نەبوون ئێوەش کۆبنەوەکەتان بەڕێوە برد ئێستا دەوڵەت یاسا بەگشتی و ئەتوان ناتوانانی بۆ خۆشی دێتنە کۆبنەوە نازانم لە بەرەوەی کەشە کۆبنەوەکە نەکراوە زۆر باشە دکتۆرە سەبارەت بەوەی کە راپۆرتان ئامادە کرد لەسەر یعنی پەسەندکردنی بودجەکە بڕیارە راپۆرتەکە بخوێنێتەوە بەبێەوەی کە سەرۆکی لژنەکەتان ئیمزای لەسەر کردبێ ئەمە کەوتۆتەوە لای بڕیار لای سەرۆکایەتی پەرلەمانە بەگشتی سەبارەت بە پشتگیریمی کوردستان تا چەند توانیتوانە زاونی بکەن پشتگیریمی کوردستان نزیکەی 20 تریلیۆن و 900 ملیارد دینارە کە گرنگترین مرگەتیایە بەلای ئێمەوە بابەتی موچە خۆرانە بە فەرمانبەران و خانشینان و تۆڕی چاودێری کۆمەڵایەتی بۆ ئەم ساڵ زیاتر لە 11 تریلیۆن و نیوە کە مانگانە نزیکەی 965 ملیارد دینارەکات کامەش دەستەبەری موچە خۆرانی هەرێمی کوردستان نەکات لە ئێستاە بوو قەوائم و لیستانەی کەوا هەیە لە ئێستاە بەڵام ئێمە تومحی زیاترمان هەیە لەنا ئەو بودجەیە بەڵام لەبەرەوەی کە بودجەکە لە حکوومەتەوە کە هاتووە تەنها خشتەیە تەنها جەدۆلە و دەقەکانی گۆڕانکاری بەسەران نایە ئەو دەقانەی کە ساڵی پار جێگیر کراوە لە بودجەی 3 ساڵەیە بۆ ساڵی 2024 و 2025 بەردەوامە بێ تەنها خشتەی داهات و خەرجیە بۆ ساڵی 2024 کە هاتوتە پەرلەمان واتە هیچ دقێکی تیان نییە و هیچ دقێکیش هەموار ناکرێت و زیان ناکرێت کەم ناکرێت لێ ئەوەی کە لە ساڵی پارە دەنگی لەسەر دراوە بۆی ئەوەی کەوا هەیە تەنها با بڵێن ڕقەمە ژمارەیە کە توانراوە لەنا ئەو بودجەیە شایستەی پێویست یاخود تەخسیساتی پێویست بۆ موچە خۆران زامن بکرێت بە دڵنیاییەوە پشکی هەرێمی کوردستان و کوتم زیاترێکە لە موچە بەڵام بڕگەکانی تری تەرخانکرا و هەمووی وابەستەی ئینفاقی فعلیە واتە هەر کات هەرێمی کوردستان پابەندەکانی سەرخۆی جێبەجێ کرد کە لە قانونی موازنەی ساڵی پارە هاتوو بەپێی بڕیای دادگای فدراڵی وزارەتی دارایی ئامادەیە ئەو شایستانەی تریش خەرجکە بەڵام بە گوێرەی ئینفاقی فعلی زۆر باش لە چوارچەوەی ئینفاقی حاکیمەیە یعنی زەمان کراوە ڕەواناکرێ ئەو پشتی هەرێمی کوردستان بەگشتی لە مای ساڵانی ڕابردووشە ئێمە کێشەی کەوتۆمان نەبووە لە ناو خەرجی حاکیمە چونکە خەرجی حاکیمە زیاتر پەیوەندی هەیە بە کۆبوونی خۆراک بە دەرمان بە پاڵپشتیکردنی گەنمی جوتیاران بە خەرجی هەڵبژاردنەکان و هەروەها پارەی هاوردەکردنی وزە کە پشکێرمی کوردستان بە ڕێژەی 1267 لەمەیە جێگیر کرا و لە ساڵیانی ڕابردووەمە هیچ پەیوەندیشی نییە بە پابەندەکانی سەر هەرێمی کوردستانەوە واتە پەیوەندی نییە بە داهاتی نەوتیوە لە مای ساڵانی ڕابردووشە کە دابڕانێک هەبوو پشکی هەرێمی کوردستان بڕدرابوو لەلایەن حکوومەتی فیدراڵەوە لە 2014ەوە پشکی هەرێم لە کۆبوونی خۆراک و دەرمان هەر هاتووە واتە ئەمە ڕەبتی نییە بە التزاماتەکانی سەر هەرێمی کوردستانەوە و لەم بودجێشان نزیکی تریلیۆن و 300 ملیارد دینار پشکی هەرێمی کوردستانەوە وەکو نەفەقاتی حاکیمە ئەمە بڵین دەستەبەری کۆبوون و دەرمان و گەنمی جوتیاران و هەروەها خەرجی و تێچووی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستانیش کە نزیکەی 69 ملیارد دینار لەنا ئەو بودجە دیاری کراوە دکتۆر دەستکان سپاس بۆ ئێوە کەواتە سنوورەوەی کە جێبیستی بوون یعنی ئێستا لە پەرلەمانە لایەنە کوردیەکان بە تەواوەتی کێشیان نییە لەگەڵ خشتەی بودجەی ساڵی 2024 و لەگەڵ ئەوەشدا سونەکانیش بەماشەوە بێگرفتن و بەشێکی هەرە زۆری پەرلەمانتارانی شیعەش بێگرفتن بەڵام ئەوەی کە تەنها دەوڵەت یاسا تاوکو ئێستا گرفتی لەگەڵ ئەم بابەتە هەیە بۆی ئەوان تاوکو ئێستا بایکۆتی هۆڵی کۆبوونەوە کردەوە دەستی سەرۆکاتی پەرلەمان بەگشتیەوە خودی محسن مەندەلاویش داوای کردووە کە ئەوان بێنە نێو کۆبنەوەکە تاوکو بتوانن بەردەوامی بە کۆبنەوەکە بدەن بەڵام تاوکو ئێستا کۆبنەوەکە دەست پێ نەکردووە زۆر باشە دەست خۆش شوان جەباری ڕاستەوخۆ لە پەرلەمانی عێراق لەگەڵم بووی